توتە جزئی 24 و لاپەڕە 467 مصحەفەکان. سوورەتی غافر یەکێکە لە سوورەتە مەکیەکان. هەموو ئاەتەکانی جگە لە دوو ئاەتی نەبێ 56 و 7 مەدەنین. باقی ئاەتەکانی دیکەی هەمویان لە مەکەی هاتوونەتە خوارێ پێش کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە تەمەن 85 ئاەتە. سوورەتەکە ڕیزبەندی چلە و لە ڕووی دابەزینیشەوە تەبەن دوای سوورەتی زومەر هاتووتە خوارێ و لە قورئانیشدا تەبەن هەر لە دوای سوورەتی زومەر دانراوە. سوورەتی غافر بە حامیم دەست پێ دەکا و ئەو مەجموعە سوورەتانێک کە بە حامیم دەست پێ دەکەن بە حەوامیم مەشهورن، پێیان دەگوترێت حەوامیمەکان یا حامیمەکان. ئەو پیتانێک کە بە پیت دەست پێ دەکەن لە شوێنی کەش خوێندمان کە گوتمان پیت لە زمانی عەرەبیدا بەتەنێ معنای نییە، یعنی حا بەتەنێ معنایەکی دیاریکراوی هەبێ یا میم بەتەنێ معنایەکی دیاریکراوی هەبێ، ئەی خوا بۆ بەکاری هێناون بەبێ گومانی ئەو مەبەستەی کە خوا حا و میم و ئەلیف و لام و ئەوانەی بەجیا بەکارهێناون بە پیت نەبوون بە کەلیمە، مەبەستە ڕاستەقینەکە تەنها خوای پەروەردگار بە حەقیقی و بە یەقینی دەیزانێ. بەڵام زانایان کۆمەڵی قسەیان لەسەر کردوون. لە هەمویان مەشهورتر ئەوەیە کە خوای گەورە بە بتپەرستەکانی مەککە بەوانە دەڵێ کە ئیمانیان بەوە نەبوو کە قورئان کەلامی خوایە، پێیان دەڵێ قورئان لەو پیتانە پێکهاتووە، لە حا و لە میم و لە ئەلف و سین و قاف و ئێوەش زمانەکەتان لەو پیتانە پێکهاتووە. هەمان ئەو پیتانێک کە قورئانی لێ پێکهاتووە و هەمان ئەو کەلیمانێک کە ئێوە ڕۆژانە بەکاری دێنن لە قورئاندا هەن. ئەگەر پێتان وایە قورئان کەلامی محەممەد نییە، محەممەد کەلامی خوای نییە و محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە لیا لە کەسێک فێری بووە و لە کەسێک وەری گرتووە، دەی ئێوەش ئازابن لەو پیتانە کەلیمەیەک دروستکەن، یعنی کۆمەڵێک کەلیمە دروستکەن، کەلیمەکان لێکدەن با ببنە سوورەتێک با لەو قورئانە بچێ، ئەو کاتە دەکرێت قسەکەتان ڕاست بێ. بەڵام ئێستا کە پیتەکان کە ئێوە بەکاری دێنن لەگەڵ پیتەکانی قورئان هەمان پیتن، کەلیمەکان هەمان کەلیمەنە، بەڵام هیچ عەرەبێک لە ڕابردوودا نەیتوانیوە و لە داهاتووشدا ناتوانن هەر هەمویان ئەگەر بەیەکیشەوە کۆ ببنەوە بیانەوێ ڕستەیەک داڕێژن لە قورئان بچێ، شتیوە کەس نەیتوانیوە و کەسیش ناتوانێ هەتایە. جا ئاەتی دواتر دەفەرمێت تەنزیل الکتاب من الله العزیز العلیم. تەنزیل یعنی ناردنە خوارەوە و دابەزاندنی ئەو کتێبە کە قورئانە من الله لەلایەن خواوەیە، نەک ئەوەی کە بتپەرستەکانی مەککە دەیان گوت محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە، یان هێندێک جار پێیان دەگوت لە خەڵکی فێر بووە و خەڵک فێریان فێری کردوون. ئەلعەزیز کە ئەو خوایە باڵادەستە، هەرچی بیەوێ دەتوانێت بیکا و کەس ناتوانێت پێشی پێ بگرێ. پاشان ئەلعەلیم زانا و ئاگاداریشە بە هەموو شتە دیار و نادیارەکان، بۆی کە دەیکەن و دەیڵێن و بەوەشی کە لە ناخ و دڵتاندا دەیشارنەوە. تەنزیل الکتابی ناردنە خوارەوەی ئەو کتێبە کە قورئانە من الله لەلایەن خواوەیە. کام خوایە؟ ئەلعەزیز ئەوەی کە باڵادەست و بەتوانایە بەسەر هەموو دروستکراوەکانیدا. ئەلعەلیم و ئەوەش کە ئاگادارە بە هەموو شتێک بە دیار و نادیار. سیفەتێکی دیکەی ئەو خوایە غافری الذەم. غافر لێ خۆشبوویە لە گوناه و تاوانی بەندەکان ئەوانەی کە تێپەڕیون. ئەگەر ئینسان تەوبەی کردبێت و داوای لێ خۆشبوونی کردبێ، خوای گەورە لە هەموو گوناهێک خۆش دەبێت، تەنانەت لە کوفر و شیرکیش ئەگەر پێش مردن ئینسان لی پەشیمان ببێتەوە و تەوبەی لێ بکە. پاشان وەقابل التەوب سیفەتی دووهەمی خوای ئێمە، خالقی ئێمە، بەدیهێنەری ئێمە ئەوەیە قابل یعنی قبوڵکەر، وەرگری ئەتەوب پەشیمانیە لە عەبدەکانی لە بەندەکانی. قابل التەوب وەرگری تەوبەیە، وەرگری پەشیمانیە. پاشان شەدید العقاب شەدید زۆر توندە تۆڵە و سزاکەی، سزا و تۆڵەی بۆ کەسە تاوانبار و خراپەکارەکان و بێباوەڕەکان زۆر توندە. ئەگەر عقوبەیدان و سزایدان بە جۆرێک سزایان دەدا،
طبعا کەس نەتوانێت لە دەستی خوا ڕزگاری ببێت و کەس نەتوانێت لە دەستی سزای خوای پەروەردگار هەڵبێ. سیفەتێکی دیگەی خوای گەورە ئەوەیە ذی الطەول، خاوەنی هەموو چاکە و بەخشش و نیعمەتێکە بەسەر عەبدەکانیەوە. لا إله إلا هو، هیچ کەسێک شانی پەرستن و بەندایەتیکردن نییە بە حەق جگە لە خوا، جگە لە ذاتی خوا. پاشان دەفەرمێ ئیلەیه المەصیر، هەر بۆ لای خوایە سەرنجام و گەڕانەوەی هەموو دروست کراوەکان. غافر الذنب، غافر لێ خۆشبوویە لە گوناه و تاوانەکانی تاوانی بەندەکان. کێشەی دەدا غافر الذنب لێ خۆشبووی تاوان و گوناهەکانە. معلومە طبعا هەر گوناهێک ئینسان کردبێتی، کەم بن زۆر بن گچکە بن گەورە بن، ئەگەر پێش ئەوەی کە مردن بگاتە قوڕقوڕاگەت و مەلەکول مەوت چاو پێ بکەوێ و دڵنیابی لەوەی کە دنیا بەجێ دێڵی تەوبەت کرد، گوناهەکەت هەرچیەک بێت خوای گەورە لە گوناهەکەت خۆش دەبێت ئەگەر تەوبەت کردبێت و پەشیمان بووبیەوە. پاشان قابلی تەوب، قبولکەری تەوبەشە. و هێندێک لە تەفسیرەکان دەفەرمون قابلی تەوب یعنی خوای پەروەردگار دەڵێن قابل بە معنای ڕازیە، یعنی ڕازیە لە تەوبەکردن، هەمیشە حەزی لێ بەندەکانی عەبدەکانی تەوبە بکەن و پەشیمان ببنەوە. ئەوەش فەرموودێکی صەحیح پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر. خوای گەورە تەوبەی عەبدەکانی خۆی وەردەگرێت تا ئەو کاتەی مردن دەگاتە قوڕقوڕاگەت. سیفەتی سێهەمی خوای پەروەردگار کە بۆ عەبدەکانی بەکاری دێنی ئەوەی شەدید العقاب، ئاگامان لێ بێ خوای گەورە وەکو چۆن لە گوناه خۆش دەبێت، وەکو چۆن تەوبە قبول دەکا ئەگەر بگەڕێەوە، بەس ئەگەر نەشگەڕایەوە و پەشیمان نەبوویەوە و عینادیت کرد و بەردەوام بووی و بە گوناهەوە مردی، ئاگادار بە شەدید العقاب، خوای گەورە تۆڵە و سزا و عقوبەکەشی زۆر توندە، بە شێوازێک توندە. طبعا کەس هاوشێوەی سزای خوای پەروەردگار ناتوانێت بنێرێت و کەسیش لە سزای خوای گەورە ڕزگاری نابێ. ذی الطەول، خاوەنی هەموو نیعمەت و چاکەیەکە بەسەر بەندەکانیەوە. و لا إله، ئەوجا دەفەرمێ هیچ کەسێک شایانی بەندایەتی کردن و حەقی پەرستنی نییە جگە لە خوا. ئیلەیه المەصیر، هەر بۆ لای خوای پەروەردگاریش دەگەڕێنەوە. کە ئەو سەرەتای سوورەتی غافیرە، تەبان ناوی سوورەتەکەشی بێگومان زۆر زۆر جێگای دڵخۆشیە، کە کۆمەڵێک لەوانە شێخ عەلی تەنتاوی قسەیەکی زۆر جوانی هەیە. دەفەرمێت کات خۆی کە سەیری قورئانم دەکرد، لە زۆر شوێنان دەگەیشتمە و ئاەتەی کە خوا دەفەرمێ إن الله يحب المتقين، خوای گەورە پارێزکارانی خۆش دەوێت. دەفەرمێ بیرم دەکردەوە، جورئەتم نەدەکرد بڵێم من متقیم، دڵنیابم لەوەی کە خوا خۆشی دەوم، بۆیە دەگەڕام بەشکم شتێکی دیکە بدۆزمەوە ببێتە هۆکاری ئەوەی کە خوا خۆشی بوێم. دواتر دەفەرمێ ئەو ئاەتەم بینی إن الله يحب المحسنين، محسین تەمان لە متقیش پلەکەی بەرزترە. دەفەرمێ لەوەی هەر جورئەتم نەکرد بڵێم محسین و چاکەکارم و دڵنیابم لەوەی کە خوا خۆشی دەوم. دەفەرمێ لە شوێنێکی کە إن الله يحب الصابرين، خوای گەورە ئارامگرانی خۆش دەوێت. دەفەرمێ بیرم دەکردەوە من ئارامگریش نیم زۆر، کە تووشی تنگانە و ناڕەحاتی دەبم، زۆر زوو دنیام بۆ لەیەک دێتەوە. دواتر دەفەرمێ گەیشتمە ئەو ئاەتەی کە دەفەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين، خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت. فەرمووی بۆی دڵی خۆم خۆش کرد. دەکرێت ئینسان تاوانبار بێ، وایە خۆی بە تاوانبار حساب بکە، بەڵام ئەگەر بتەوێت خوا خۆشی بوێ لە تاوانەکانت تەوبەی بکە، لە تاوانەکانت پەشیمان ببەوە، بەبێ گومانی دەتوانی ببیە خۆشەویستی خوای گەورە. بۆیە بەو إن الله يحب التوابينەی بەوە کە خوا تەوبەکارانی خۆش دەوێت، بەوە کە خوا قابلی تەوبەیە، قابلی تەوبە یعنی وەرگری تەوبە. هەندێک لە تەفسیرەکان دەفەرمون راض عن التەوبە، خوای گەورە ڕازیە، حەزی لێ، پێی خۆشە عەبدەکانی تەوبە بکەن و پەشیمان ببنەوە. و حەدیثی صحیحشمان هەیە کە خوای پەروەردگار زۆر زۆر دڵخۆشە کاتێک کە عەبدێکی تاوانبار و خراپەکار دەگەڕێتەوە لای خوای پەروەردگار. ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ دەفەرمون کات خۆی برادەرێکی هەبوو کە دەهاتە مەجلیسەکانی، دوای لی بزر بوو، پرسیاری کرد ئەرێ فڵان کەس لەکوێیە؟ گوتیان
ئەی ئیمام سەرقاڵی عارە خواردنەوەی و تووشی وەک دەڵێ بەڵاو مصیبەتی عارە خواردنەوەی بووە بۆیە تۆی لەبیر نەماوە. ئیمامی عومەر طبعا نامەیەکی بۆ دەنووسێ دوای بسم الله و سەلام و ئەوانە دواتر ئەو ئاەتەی بۆ دەنێرێت ئەو ئاەتە غافری الذەنب وقابل التوب شدید العقاب ذی الطول کاتێک کە ئاەتەکەی دەخوێنێتەوە دەڵێن ئەو کەسە هێندە دڵی بە ئاەتەکەی خۆش بوو بەردەوام ئاەتەکەی دووبارە دەکردەوە و فرمێسک بە چاوەکانی داداهات نەخوارێ هەتا وەک دەڵی قەراریدا و بڕیاریدا عارە قفڕەدا و بێتەوە مەجلیسی ئیمامی عومەر خوا لێی رازی بێ. هەر لەسەر ئەوە هەر لە ئەوەی سیڕەی ئیمامی عومەردا خوا لێی رازی بێ دەڵێن کە هیجرەتی کردووە ئیمامی عومەر خۆی و سێ چوار کەسی دیکە بڕیاریاندا بوو لە دەرەوەی مەککە یەکتر بگرنەوە. یەک لەوانەی کە قەول بوو لەگەڵیان هیجرەتکە وەک دەڵی چاوەڕێیان کرد نەهات دوای خەبەریان پێگەیشت کە کەسوکارەکەی پەشیمانیان کردوتەوە ڕێیان لێگرتووە وەک دەڵی هیجرەتکە بۆ لای پێغەمبەر تەمان هیجرەتی ئەو کاتە واجب بوو هەر کەسێک بەبێ عوزر و بەبێ هۆ هیجرەتی نەکردبایە خوای گەورە بە ئیمانداریانی فەرموو دۆستایەتیان مەکەن و ڕەفیقایەتیان مەکەن. ئەو پیاوە دوای فترێک ئیمامی عومەر نامەی بۆ دەنووسێ لە نامەکەیدا هەمان طبعا ئەو سوڕەتی غافرەی بۆ دەنێرێ وەک دەڵێ ئەو ئاەتە غافری الذەنب وقابل التوب شدید العقاب ذی الطول دەبێتە هۆکاری ئەوەی کە کەسەکە پەشیمان ببێتەوە. جا هەمیشە ئیمامی عومەر دەیگوت ئەگەر کەسێک هەڵەی کرد و تاوانی کرد نەکەن ببنە یارمەتیدەری شەیطان بچن وەک دەڵێ کەسەکەی تووشی عینادی کەن وای لێ بکەن لەسەر تاوانەکەی سوور بێ. کەسەکە ئەگە گوناهی کرد و تاوانی کرد لی دوورکەوتیەوە خۆت لێلادا سەلامت لێ نەکرد وایە لی تووڕەبووی یان سوکایەتیت پێ کرد و ئیهانەت پێ کرد جاری وایە کەسەکە ڕێک ئەو گوناهی لێ دەبێتە حاڵەت و شتێکی ئاسایی. بەڵام وەرە نسحەتی کە ئامۆژگاری کە دۆستایەتی زیاتری بکە بە نیەتی تەمان ئامۆژگاریکردن باسی تەوبەی بۆ بکە باسی هانی لەسەر تەوبەکردن و پەشیمان بوونەوە بەبێ گومانی کەسەکە ئەو کاتە بەرەو ڕێی خوا دێتەوە کە بەرەو ڕێی خوا هاتەوە ئەو کاتە تۆ ئیشی وەزیفەی پێغەمبەرانت کرد بە سەلامی خوای لێبێ. بەس ئەگەر بوویە هۆکاری دوورخستنەوەی لە دین و وەزیاتر لە گوناهدا ڕۆچوو ئەو کاتە ئینسان دەبێتە جوندیەکی بێ معاشی شەیطانی ئیشی شەیطان چونکە شەیطان دەوێت خەڵک لە ڕێی خوا دوورکەوێتەوە. ئەگەر تۆ بوویە یارمەتی دەری کەسێکی تا گوناهەکەی زۆرتر کات و یان لە چاکەکردنەکەی سار بێتەوە ئەو کاتە ئینسان دەبێتە ئەعوان و یارمەتی دەری شەیطانی بەبێەوەی جاری وایە شەیطانیش ئاگای لێبێ. جا ئەو ئاەتە طبعا فعلا زۆر جێی دڵخۆشیەوە ئینسان دەکرێت بەردەوام لە بەرخۆیەوە بیڵێتەوە بەڵام بێکەوە دەبێ ئاگامان لێ بێ غافری الذەنب بەخوا لە گوناه خۆش دەبێ بەڵام بۆچێ بۆ کەسێک تەوبەی کردبێت و ئیستیغفاری کردبێ. قابل التوب تەوبە وەردەگرێ پێش مردن هەر گوناهێکت کردبێت ئەگەر حەدیثە قودسیەکە دەفەرمێ ئەگەر پڕا و پڕ بە زەوی و بە ئاسمانەکان گوناهت هەبن خوا دەفەرمێ بێوە لای من ئیستیغفار کەی و داوای لێخۆشبوونم لێ بکەی باکم نییە و پڕا و پڕ بە زەوی و ئاسمانەکان لێخۆشبوونی خۆمت پێدەدەم. بۆیە گوناهەکە هەر چەندێک بێت و هەرچیەک بێت ئینسان کە کردی تەنها یەک عیلاجی هەیە تەوبەیە تەنها یەک دەرگای هەیە لێی بدەی کە دەرگای تەوبەکردن و گەڕانەوەیە بۆ لای خوا. پاشان هەمیشەش دەبێت لەبیرمان بێت شەدید العقاب خوای گەورە بەس خۆمان نەخاڵەتێنین بۆی کە هەرچی بکەی خوا لێت خۆش دەبێت. مەرجی لێخۆشبوونی خوای بۆ کەسێک کە داوای لێخۆشبوون بکە ئەو جا خوا لێت خۆش دەبێت. خوا کاتێک تەوبەت لێ وەردەگرێت کە تەوبەی بکەی بۆ خۆت ئەگەر تەوبەت نەکرد و ئیستیغفارت نەکرد ئاگار لێی بێ خوای گەورە شەدید العقاب تۆڵە و سزا و عقوبەکەی زۆر سەختە کەس لەدەستی ڕزگاری نابێ. بەڵام خوای گەورە ذی الطەول خاوەنی نیعمەت و چاکە و باشەشە لەگەڵ عەبدەکانی ئاگاداریش بین لا ئیلاهە ئیلا هوە هیچ کەسێک شانی بەندایەتی بۆکردن نیە جگە لە ذاتی خوا ئیلەیهی المەصیر هەر بۆ لای خوایە سەرنجام و گەڕانەوەی هەموو دروست کراوەکە. ئەو جار خوا دەفەرمێت ما یجادل فی ئایات الله ما یجادل یعنی دمەقاڵە ناکەن سەبارەت بە نیشانە و بەڵگەکانی خوا إلا الذين كفروا تەنها ئەوانە نەبێ کە بێ باوەڕن. مجادلە یعنی مناقەشە دمەقاڵە ئینکاریکردن عینادیکردن وەک دەڵێ ڕەخنەگرتن بڕواپێنەبوون ئەوانە هەمویان مجادلەن ها. ئەوەی کە ئینکاری ئاەتەکانی خوا دەکا ئەوەی گومانی لە ئاەتەکانی خوا هەیە ئەوەی
دمەقاڵەیتی لەسەر ئەوەی کە خوا بۆچی ئەوەی حەڵال کرد و بۆچی ئەوەی حرام کرد، ئەوەی تەسلیم بە قەراری خوا و بە حوکمی خوا نابێ چێن تەنها ئەو کەسانەنە ئیلا الەذینە کەفەڕوا، تەنها ئەوانە کە بێ باوەڕن. ئینسان ئەگەر ئیمانی بەخوا هەبوو بەوەی کە عەلیمە و خەبیرە و قەدیرە، هەرچی خوا گوتی بەبێ سێ و دوو بەبێ مناقەشەکردن، بەبێ ئەوەی تێیگەیشتبی یان لێی حاڵی بوو بێ قبوڵتە، چونکە دەزانی کە خوای گەورە بڕیارێکت بۆ نادا کە لە شوێنی خۆی نەبێ، قەرارێکت بەسەردانادا کەستەم بێت. خوای پەروەردگار مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکانی دەوێت بۆ دنیا و بۆ قیامەت. ئەوجار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فەلا یەغڕورکە، با فریود نەدەن، با نەتخەڵەتێنن تەقەلوبهم، هات و چۆکردن و گەڕانی بێ باوەڕەکان فی البیلادی لە شارەکاندا. بێ باوەڕەکان عادەتەن ناز و نعمەتی دنیاییان زۆر لەبەردەستیدایە، لەو شار بۆ ئەو شار، لەو وڵات بۆ ئەو وڵات سەفرە دەکەن، سیاحە دەکەن، ڕادەبوێرن، کۆشک و تەلار و باڵەخانە و سارە و تارە و ئەنواع وەسائلی دنیاییان لەبەردەستیدایە. کاتێک ئیماندارێک سەیری ئەوان دەکات، زۆر جار لەوانەیە خۆی پێ زۆر مەغدور بێ، بەڵام خوا فێرمان دەکات، دەفەرمێت فەلا یەغڕورکە، با فریود نەدا، با نەتخەڵەتێنێ، با قیامەت و دینت لەبیر نەباتەوە تەقەلوبهم، گەڕان و هاتوچۆکردنی بێ باوڕەکان لە شارەکاندا. ما یوجادل دمەقاڵێ و نکۆڵی ناکەن فی ئایات اللهی، لە نیشانە و بەڵگەکانی خوا، إلا الذين تەنها ئەوانە نەبێت کەفەڕوا کە بێ باوەڕ بوون. فەلا یەغڕورکە، با تۆ نەخەڵەتێنێ، با تۆ فریو نەدا تەقەلوبهم، هاتوچۆکردن و گەڕانی ئەوان فی البیلادی لە شارەکاندا. ئەوجار خوای گەورە دڵنەوای پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، دەفەرمێت کەذەبەت قبلهم قوم نوح والأحزاب من بعدهم. کەذەبەت یعنی بە درۆیان زانی پێغەمبەرەکانی خۆیان قبلهم، یعنی ئەو گەلانەی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون. چێ بوون ئەوانەی پێش بتپەرستەکانی مەککە؟ قوم نوح، گەلی نوح. نوح سەلامی خوای لەسەر بێت 950 ساڵ دعوەی کرد، کاتێک کە بانگی خەڵکی دەکرد بۆ ئەوەی خەڵکی ناوەرن خوا بپەرستن تا خوا لێتان ڕازی بێت، خەڵک دەستی لە گوێی دەنا، فیکەیان بۆ لێ دەدا، هاواریان بەسەردا دەکردێ، پەردەیان بەسەر خۆدا دەدا بۆی نوح نەبینن سەلامی خوای لێبێ. پاشان دەفەرمێ والأحزاب، و ئەو کۆمەڵە و دەستانەشی کە من بعدهم بەدوای ئەوان دەهاتن، بەدوای قەومی نوح دەهاتن، وەکو قەومی عاد و ثەمود و لوط و ئەوانەش هەمویان کۆمەڵێک دەستە و تاقم و کۆمەڵە بوون لە بەرامبەر پێغەمبەرەکانیاندا وەستان و دژاتی پێغەمبەرەکانیان کرد و ئیمانیان بەو شتانە نەهێنا کە پێغەمبەرەکانیان دەیان گوت. هەر ئەوەندەش نا، خوا دەفەرمێت وهەمەت نیازیان کرد كل ئومەتین، هەموو گەلێک بڕەسوولهم، بە نێردراوەکەی خۆیان لیەخودوه، تا بیگرن و سزای دەن و بیکوژن. ئەوجار هەر ئەوەندە نا، وەجادەل و ناقەشە و دمەقاڵەشیان کرد بالباطلی، بەشتی پوچ، لیودحضوا به الحق، بۆی داپۆشن بەو شتە پوچەی خۆیان الحق، ئەو ڕاستیەی کە بۆیان هاتووە، بەڵام خواتی لێکردن. خوا دەفەرمێت فەئەخەذتهم، منیش هەمویانم سزادا، هەمویانم عقوبەدا. وەرە قەومی نوح تەماشای نەتیجەکەیان کە بەڵێن 950 ساڵ دژایەتی نوح پێغەمبەریان کرد، وایە ئیمانیان بە داوای نوح نەهێنا، بەڵام خوای گەورە بە ئاوێک کە لە ژێریان و لەسەریان دەهاتە خوارێ و لە ژێریان هەڵدەقوڵی، هەر هەمویانی خنکار، تەنانەت خێزانی نوحیش و کوڕەکەشی کە بێ باوەڕ بوون، یەک کەسیان بۆ دەرمانیش لە بێ باوەڕەکان لێ دەرنەچوو. خوای گەورە سەر زەوی بەیەک جاری لە سەردەمی نوحدا پاک کردەوە. قەومی عاد کە لە بەرامبەر هوددا ڕاوەستان، خوای گەورە بە بایەکی 7 شەو و 8 ڕۆژی بایەکی وێرانکەری بۆ ناردن، هەر هەمووی لە ماڵەکانی خۆیدا کوشتن. قەومی لوط، خوای گەورە کە داوێن پیسی و نێربازیان دەکرد، خوای گەورە زەویەکەیانی ژێرا و ژوور کرد و بەردی بەسەر داباراندن. قەومی ثەمود، ساڵح پێغەمبەر خوای گەورە بەیەک دەنگ و بەیەک شریخە هەر هەمویانی کوشت، یعنی ئاگادار بە ئەوەی کە دژایەتی دینی تۆش دەکات و ئیمان بە دینەکەی تۆ ناهێنێ، نەتیجەکەی هەر عقوبەدانە، نەتیجەکەی هەر سزادانە. جا سزای دنیایی بێ، و ئەگەر دنیایی نەبوو بەبێ گومانی ئەوەی قیامەتی تەبەن زۆر سەختتر و قورسترە. کەذەبەت، بە درۆیان زانی
قبلهم لپیش بتپەرستەکانی مەککەدا شتیان بە درۆزانی تەوەن پێغەمبەرەکانی خۆیان قەوم نوحین گەلی نوح سەلامی خوای لەبێ یعنی دڵت توم نەبێ پێغەمبەری ئێمە تەمەنی 63 ساڵ بوو بە پێغەمبەرایەتی و بە پێش پێغەمبەرایەتیەوە وایە نوح تەنها تەمەنی پێغەمبەرایەتەکەی 950 ساڵ بووە هەر 950 ساڵەکەی دژایەتی کراوە یعنی ئەگەر بیر لە بەسەرهاتی نوحکەیەوە و ئەوەی کە بتپەرستەکانی مەککە بە پێغەمبەریان دەکرد بە بەراورد لەوەی کە گەورەکانی قەومی نوحی بە نوحیان کرد بوو زۆر کەمتر بوو یعنی ئەوە سنەت و یاسای خوایە لە کەوندا پێغەمبەر هات و دەعوەی کرد و بانگەوازی کرد ویستی خەڵکی بکا بە عەبدی خوا حتمما خەڵک دژایەتی دەکا ها مەرج نە ئیلا هەمیشە خەڵک دەستت بۆ بەسینگتەوە نێت و بە پێش خۆتدان ئێمە لەناو میلەتێکی موسڵماندا دەژین ها میلەتی ئێمە ئەگەر فێڵیشی لێکرابێ فیتڕەتی پاکە کەسێک کە قسەی خێر دەکا ئاەت دەخوێنێتەوە حەدیث دەخوێنێتەوە ئێستاشی لەگەڵدا بێ کابرا لە ڕێگادا خەڵک پێشی ناکەوێت وا دوو قسەی خێر دەکەی دەکەس دەست بۆ بەسینگەوە دەنێن لەکن ئێمە دەبێت ئاگامان لێبێ غرور نەبین ها تووشی عوجب و لە خۆبایی بوون نەبین ئەیگە عەکس بە لە زیاتیەوەی دەستت بۆ بەسینگەوێنن قسەت کردبان و خەڵک دەستی لە گوێی نابایە ها لە زیاتیەوەی کە قسەت دەکردن تەماشات کە گەرە چاوی گرتبە بۆی نەیبینی بای هێندە ڕقی لێ بای داوامان دەکرد ئەو کاتە بێگومان هەر دەبوو کردبامانە ها بەڵام ئێمە ڕێزیشمان دەگرن جاری وایە نایگرین پێغەمبەران دژایەتی کراون کوژراون وەک دەڵێ بە مشار لەت کراون وازیان لە بانگەوازی و لە دەعوەکەیان هەر نەهێناوە کەذەبەت قبلهم بە درۆیان زانی پێغەمبەرەکانی خۆیان قبلهم گەلەکانی پێش بتپەرستەکانی مەککە کە بریتین لە چێ قەوم و نوح گەلی نوح سەلامی خوای لێبێ والئەحزاب وە کۆمەڵەکان مەبەستی قەومی عاد و لوط و ثەمود و ئەوانەنە من بعدهم کە بەدوای قەومی نوح داهاتن وهەمەت نیازیان کرد بڕیاریاندا كل أمة همو گەلێک برسولهم بەرامبەر بە پێغەمبەرەکەی خۆیان چی لێ بکەن هەمووان بڕیاریاندا بوو قەراریاندا بوو لیەخوذوه تا بیگرن و بیکوژن بە نوحیان دەگوت ئەگەر واز نەهێنی بەربارانت دەکەین بە ساڵحیان وا دەگوت بە لوتیان وا دەگوت بەڵام خوا ڕزگاری کردن وجادلوا بالباطل وجادلوا يعني مناقشە و دمەقاڵەیان دەکرد لەگەڵ پێغەمبەران بالباطل بەشتی پوچ و ناڕەوا ليدحضوا به الحق تا لناوي ببنو بشارنوا بو نحقيي خوان بو پوچي خوان الحق او راسي كبيغمبران هناويانا بو يخواد فرمي فأخذتهم امن همويانم قرتو سزادان فكيف كان عقاب جا بزانن چونا تولو سزاي من او هرشي طبعا بو هر كسي بباور حتى قيامته فكيف بزانن چونا فكيف كان بزانن چون بو يعني بيرك كان بزانن چون بو عقابي ياكي محذوف اللي يعني تولي من بو قومانا بير كان واخوي جورا قومي نوح چون سزادا قومي مثلا عادي چون سزادا ثمودي چون سزادا قومي لوطي چون سزادا ايوش اگر وازنه هنن خوي جورا اوا سزاتان دا تاشان فرمد وكذلك هربم شويه حقت يعني سپندرا جيگير بو كلمة ربك وشي پروردگاري تو برياري پروردگاري تو على الذين كفروا بسر اواندا كبباورن برياري خوابو بباوران تيا وكذلك هربم شويي كخوا گلاني پيشوتري سزا داوا حقت جيگيري كردوا جيگير بوا سپندراوا كلمة يعني بريار وياساي ربك پروردگاري تو على الذين كفروا بسر اوان دا كبه باور بون كأنهم ببي قماني اوان اصحاب النار هاوري اقرن ها خواهي قورا وعدك بأمتي ببيغمبري ايما داوة صلى الله عليه وسلم كأمتكي وكو أمتكاني ديك هموي بيكوا لناو نتي اويك باشان وعدك ديك اويك أمتي بيغمبر صلى الله عليه وسلم هيت كات هموي بيكوا خراب نابي هیچ کات يعني نا وتا قيامته بردوام كومل خلقك هر دبي پارێزکاری لەو دینە و لەو شریعەتە بکات کە پێغەمبەر هێناوێتی صلی الله عليه وسلم بۆیە سزای گشتی خوای گەورە لەسەر ئومەتی پێغەمبەری لا بردووە بەڵام کەسێک بێ باوەڕ بێ قەراری بۆ دەرچووە بڕیاری بۆ دەرچووە کە نەتیجەکەی و ئەنجامەکەی دوای مردنەی ئاگرە و کەس لەو سزایە ڕزگاری نابێ وەکەذالک هەر بەم شێوەیە حقت جێگیر بوو کەلیمەت ڕەبیکە
بڕیار و یاسای پەروەردیگاری تۆ على الذين كفروا بەسەر ئەوانەدا کە بێ باوەڕن كأنهم بەبێ گومانی ئەوانەی بەبێ باوەڕی ژیاون و بەبێ باوەڕی مردوون ئەصحاب النار هاوڕێی ئاگرن. ئەو جار خوای گەورە باسی حاڵەتێک دەکا لە بینی مەلائکەت و ئیمانداران کە زۆر جێگای دڵخۆشینە ئەو ئاەتانە. خوا دەفەرمێ الذين يحملون العرش الذين ئەو فریشتانەی یا ئەوانەی کە هەڵدەگرن عەرشی خوای پەروەردیگار ئەوانەی عەرشی خوای پەروەردیگار تەختی خوای پەروەردیگاریان هەڵگرتووە و هەڵدەگرن چێن تەوەن مەلائکەتەکانن لە مەلائکەتەکانیش ئەوانن کە لە خوا نزیکن بە پلە و پاش لە خوا نزیکن و هەمیشەش لە ذاتی خوای پەروەردیگارەوە نزیکن چونکە عەرش لەسەر شانی ئەوانە. و جاها لە سوورەتی ئەوەدا سوورەتی حاقەدا باسی دەکا ئەوانەی کە عەرشی خوای پەروەردیگاریان هەڵگرتووە دەفەرمێن هەشتن. جا هەندێک دەفەرمون هەشت مەلائکەتن، هەندێک دەفەرمون هەشت ڕیزن، هەندێک دەفەرمێ هەشت عەدەدی تێدا نیە دەگونجێ 800 بێ 8,000 بێ 8 ملیۆن بێ. خوای گەورە بۆ خۆی دەزانێ گرنگ ئەو مەلائکەتانەی کە حەمەلەی عەرشن کە هەڵگری عەرشی خوای پەروەردیگارن ئەوە یەک ومن حوله و ئەوانەشی کە لە دەوری عەرشی خوای پەروەردیگار دەسوڕێنەوە و بەردەوام لە یوسەبیحونە خوا بە پاک ڕادەگرن بحەمدی ڕەبیهم وەستایشی پەروەردیگاریان دەکەن وەیؤمنونە و باوەڕیش دێنن بیهی بەخوا ئیشیان چییە وەیەستەغفرونە داوای لێخۆشبوون دەکەن چۆن تەسبیحات دەکەن چۆن ئەلحەمدولله دەکەن چۆن ئیمان بەخوا دێنن ئاواش وەیەستەغفرونە للذینە ئامنوا داوای لێخۆشبوون دەکەن بۆ ئەو کەسانەی کە باوەڕدارن. ئەوە یەک دەڵێن چی ڕەبەنا ئەی پەروەردیگاری ئێمە وەسیعتە یعنی فراوانت کردووە كل شيء بۆ هەموو شتێک ڕەحمەتەن میهرەبانی خۆت میهرەبانی تۆ هێندە زۆرە هێندە فراوانە هەموو شتەکانی هەموو دروستکراوەکانی گرتۆتەوە وعلما وەزانست و زانیاری تۆش هێندە زۆرە بە هەموو دروستکراوەکان هەیە کەواتە چی بکە مادام ڕەحمەتت هەموو دروستکراوەکانی گرتۆتەوە علمت بە هەموو دروستکراوەکانت هەیە دەزانی دروستکراوەکانت چیان کردووە و چی دەکەن لە داهاتوودا فەغفیر خۆش ببە چۆن دەکرێت مەلایکەت دوعات بۆ بکەن بە دوو شت فەغفیر للذینە تابوا خۆش بە لەو ئیماندارانەی کە تەوبە دەکەن. ئێمە زۆر جار پێمان وایە تەوبە تەنها بۆ ئینسانی کافرە تەنها بۆ ئینسانی بێباوەڕە یا بۆ کەسێکە کەبائیر و گوناهێکی گەورەی کردبێت. نا ئینسان ئیمانداریش بێ بەردەوام کەمتەرخەمیمان هەیە و بەردەوام دەگونجێ گوناهی بچووکمان هەبێ ئینسان بەردەوام دەکرێت تەوبەکار بێ بەردەوام دەکرێت تەوبەی بکەی کە تەوبەکار بووی مەلایکەت دوعات بۆ دەکەن فەغفیر للذینە تابوا خۆش بە ئەی خوایە لەو کەسانێک کە تابوو کە کەڕاونەتەوە بۆ لای تۆ پەشیمان بوونەتەوە ئەو جار بەڵام وەتەبەعوو سەبیلەکە وەکەوتونەتە دوای ڕێگای تۆش. وازەحە دوو سیفەتت تێدا تابوو بی تەوبەت کردبێ ئەوە لە ڕابردوودا وەتەبەعوو بۆ داهاتوش کە تەوبەت کردەبێ پێتەوە دیار بێ وەتەبەعوو سەبیلەکە وەکەوتۆتە دوای ڕێگای تۆش بە دوای شەریعەتەکەی تۆشەوەیە ئەو جار خوا دەفەرمێ وەقیهیم و پەناشیان بدە لە عەذاب الجەحیم لە سزای دۆزەخ. طبعا گەورەترین دوعا باشترین دوعا بۆیە عولەما دەفەرمون دڵسۆزترین مەخلوق بۆ ئینسان مەلائکەتەکانن تەنانەت لە خۆشت ئەوەندەی کە مەلائکەت دوعات بۆ دەکەن بۆ خۆت هیچ کەس ئەوەندە دوعا بۆ خۆی ناکە. ئەو جار دوعای من و تۆ دەیکەین خوا دەزانێت قبوڵە یا قبوڵ نییە بەڵام دوعای مەلائکەتی گومانی تێدان یەکە وەرگیراون و قبوڵ کراون بەچی شایستەی دوعاکان دەبین ئەوە هیچ دوای ئیمان هێنان کەسێکی تەوبەکار بی بەردەوام گەڕێەوە بۆ لای خوا لە کەم تەرخەمیەکان و لە گوناهەکان ئەگەر بچووکیش بن و بکەویە دوای ڕێگای خوا و ڕێگای پێغەمبەر صلی الله علیه وسلم بەقەد توانای خۆت. ئەو جار پێشت دەفەرمێ وەقیهیم خوایە پەناشیان بدە لە سزای دۆزەخ. ئێستا ماون دوعاکان ئەوە دوو لە لێی خۆش بە لە ئاگریش بیپارێزە کە ئەوە طبعا بەتەنێش کەم نین با سەیری ئاەتەکەی کەینەوە الذینە ئەوانەی يحملون العرش هەڵدەگرن عەرش و تەختی خوا ومن حوله و ئەو فریشتانەشی کە لە دەوری عەرشی خوای پەروەردیگار دەژیێن و دەجوڵێنەوە و نیشتەجێن ئیشیان چییە یسبحون بحمد ربهم هەمیشە تەسبیحات و ستایشی
پەروەردگاریان دەکەن سوبحان الله و الحەمدولله دەڵێنەوە لە بەرامبەر پەروەردگاریان بەردەوام دەڵێن خوایە پاک و بێگەردی بۆ تۆ خوایە هەرچی سوپاس و ستایش و مەدح و سەنایە شایستەیە بە تۆ ئەوە یەک وەیؤمنون به هەمیشە باوەڕ و ئیمانی خۆیان تازە دەکەنەوە بە خوا بە فەرمانەکانی خوا بە قسەکانی خوا ئیشی سێهەمیان چییە ويستغفرون للذين آمنوا داوای لێخۆشبوون دەکەن بۆ ئەو کەسانەی کە ئیماندارن ئەو مەجموعە مەلائیکەتە هیچ ئیشێکی دیکەیان نییە ها جگە لەوەندە ئیشانە نەبێت تەسبیحاتی خوا کە خواوای دروست کردوون ستایشی خوا ئیشی سێهەمیان ئەوەیە خوا دروستی کردوون تا داوای لێخۆشبوون بکەن بۆ ئەو کەسانەی کە ئیماندارن چۆن دوعاکەی دەکەن ربنا وسعت كل شيء رحمة وعلما أي خواي پروردگار وسعت يعني تو فراوانت کردووە ڕەحمەت و زانستی خۆت كل شيء بۆ هەموو شتێک يعني ڕەحمەت و میهرەبانی تۆ هێندە فراوانە هەموو شتەکانی گرتۆتەوە بۆیە فەغفر للذین تابوا خۆش بە لەو کەسانێک کە تەوبەکارن و پەشیمان بوونەتەوە واتبعوا سبیلەکە وەکەوتونەتە دوای ڕێگا و ڕێبازی تۆ وەقیهم پەناشیان بدەن لە عەذاب الجەحیم لە سزای دۆزەخ دوعایەکی دیکەیان هەر ئەوەندە دەفەرمێ رەبەنا ئەی پەروەردگاری ئێمە وەئەدخیلهم بیان خە ئەو ئیماندارانە بخە ناو جەناتین چەندان باخ و باخات کە عەدن کە ئەو باخ و باخاتانە شوێنی مانەوە و شوێنی نیشتە جێبوونن ئەلەتی ئەو باخانەی ئەو بەهەشتانەی کە وەعەدتەهم ئەتۆ پەیمانت پێداون رەبەنا ئەی پەروەردگاری ئێمە وەئەدخیلهم بیان خە ناو جەنە هەناڵێ جەنەتین ها دەفەرمێت جەناتین بیان خە ناو چەندان باخ کە باخەکان چۆنن عەدن شوێنی مانەوەن ئەوە نییە بە کاتێ بدرێتێ ڕۆژێک و تێدا بێ دەرێ ئیخۆتە و لەسەر تاپۆ دەکرێ ئەلەتی ئەو بەهەشتەی کە وەعەدتەهم ئەتۆ پەیمانت پێیان داوە ئەو زەبەتەنێژ ناها دەفەرمێ وەمەن صەلەحە ئەو ئیماندارانە بخە بەهەشتێ ومن صلح وأوي چاکە کاریش بوو بێ وأوي گونجاویش بوو بێ من آبائهم لباب باپیرانیان وأزواجهم ولهاوسرانیان وذرياتهم ولنوو وچەکانیشیان دوعای ئەوەت بۆ دەکەن کە خوا لەگەڵ باب و باپیرانی خۆت ئەوانەی کە وەک تۆ ئیماندارن لەگەڵ هاوسەر و پیا و لەگەڵ خێزانەکەی و خێزان لەگەڵ مێردەکەی خوا لە یەکتریان دانە بڕێ و هەروەها وەچە و نەوەشت ئەوەی کە ئیمانی هەبێت و باوەڕدار بێ خوای گەورە لە قیامەتێ دوعایەکی کەشمان هەیە وألحقنا لە ئاەتێکدا خوا دەفەرمێ وألحقنا بهم ذريتهم ئێمە وەچە و نەوەکان دەگەێنینەوە بە دایک و باوکیان بەڵام یاسایەکە چۆنە کامیان دەسێتەکەن کامیان داک و باب دەست نەکەن منداڵی یا منداڵ دەست نەکەن دایک و باوی هەردووکیان نا ئەوە بۆوانەیە لە بەهەشتێن ها ئەو بۆ ئیماندارانە دەنا ئەگەر کەسێک منداڵێکی کافری هەبێ لە قیامەتە هیچ سۆزێکت بۆ نامێنێ ها ئەوەی ئێستا دەگوترێت جاری وایە کەسێک بە بێدینی دەمرێ و بە نامولتەزیمی دەمرێ و کەسەکە وەک دەڵی لێرە دڵی بۆ دەسووتێ و پەرۆشیەتی لە قیامەتە خوا ئەو سۆزەی ناهێڵێ ئەوەی کە بەبێ باوەڕی و بە کافری مرد بێ خوای گەورە فەلا ئەنساوە بەینەهم لە قیامەتە هیچ خزمەتێک لە بینی ئیمە ئەوەیە کە لە نعمەتەکان هادەنا ئەتۆ کەسێکی نزیکت بێ باوەڕ بێت و لە پێشاوی تۆ لە جەهەنەمێ بسووتێت و ئەو عاتفەی لێرەش هەتە لەوێت هەبێ تەوەن خۆشی لە هیچ نعمەتەکانی بەڵام خوا ئەوەی نا بەس ئەوەی لە بەهەشتەیە ها ئەوەی لە بەهەشتەیە خوا دەیان خاتە گەڵ یەک بەس مەرز نییە خۆ کردەوەیان وەکو یەک بێ بەڵێ نزمەکە دەست نەکەن بەرزەکان یا بەرزەکە دادەبەزن تەوەن هەمیشە خوای گەورە نزمەکان نا ئەگە بە سەردان بێ بۆ سەردانی هەمیشە ئەوەی سەرە دەتوانە بچێتە لای خوارێ بەس بۆ نیشتە جێکردن خوای گەورە فەضلی هەیە هەمیشە ئەوانەی لە خوارن چێ مەرتەبە جاری وایە منداڵەکە لەوانەیە ساڵحتر و چاکتر و باشتر بێ داک و بابەکەی بەرز دەکاتەوە بۆکن ئەوان و جاری وایە داک و بابەکە لەوانەیە چاکتر بنیان ژن و مێرد خۆ مەرز نییە وەکو یەک بن ها ژن و مێردی وا هەیە ئێستا هیوایە بە حەستە موسڵمانە هەسە زۆر ملتەزیمە مەنتیقە لە قیامەتێ وەک دەڵێ خوا وەکو یەک حسابیان بۆ بکە بێگومان نا ئەی ژن و مێردن دەکرێت لەکیاندا ببڕێ ئەگەر یەکتریان بوێ نا بێگومان بەڵام خوا فەزڵی هەیە هەمیشە ئەوەی کە نزمترە دەیخاتە لای بەرزەکەی کەوە دوعای مەلایکەتەکانیشە ها رەبەنا ئەی پەروەردگارە وەئەدخیلهم بیان خە جەناتین باخانێک کە عەدن کە شوێنی مانەوەن شوێنی نیشتە جێبوون ئەلەتی ئەو باخ و باشتانەی
وعدتهم كتو بيمان بلنت بيان داوا ومن صلح أو تاكي جبوبيت باشي جبوبيت من آبائهم لباب بابيرانيان وأزواجهم ولهاو سرانيان وذرياتهم والنوو وتكانشيان ذرية كرو كتسو نوو تا آخر دقريتوا إنك بيقمان تو أي خوايا أنت هرتو العزيز بالادستي والحكيم وبريارو يا ساكاني شد لشويني خويدا استاذ دعاء كان ينتواو نبو ها نفرمي أوجاد فرمي وقهم السيئات خوايا پناشيان دا بشيان بارزة أو إيمان دارانا ها أواني كدو صفتيان هبون تابوا واتبعوا سبيلك هر کەسێک تەوبەکار بێت و بەدوای ڕێگای خواوە بێ ها بەردەوام فریشتەکان ئەو دوعانەت بۆ دەکەن ها لە قیامەتێنا لە دنیای ئێستاشا وەقیهم السەیئات دەفەرمی خوایە پەنایاندا دووریان خەوە لە هەرچی خراپە هەیە هەرچی تاوان هەیە هەرچی بێئەمری تۆ هەیە ومن تقی السەیئات هەر کەسێک اتقی ومن اتقی السەیئات هەر کەسێک پارێزراو بوو بێ لە خراپە و تاوان یەومەئیذین لەو ڕۆژەدا كقيامته فقد رحمت بقمان أو كسا أتو بزيد بيدا هاتو تو رحمت لقل كردوا وذلك أوش أو باراستني لسزاو لخشم قين طوري هو هر أو الفوز العظيم سرفرازي وبختوري هرو قوريا وقهم السيئات بيان باريزة أي خوايا أو إيمان داراني كتوبكارنو پشمان بونتو دقرن ولايتو لهرچی زیان و خراپە و سزا هەیە ومن تقی السەیئات هەر کەسێک پارێزراو بوو بێت لە زیان و زەرەر لە ڕۆژی دواییدا فقد ڕەحمتە بێگومان ئەو کەسە تۆ ڕەحمت پێ کردووە بەزەید پێدا هاتۆتەوە چونکە کەس نییە گوناهی لەبن ها خوا ئەگەر ڕەحمی خۆی بەکار نەهێنێت و بە سۆزی خۆی لەگەڵمان نەکا کەس ڕزگاری نابێ لای کەمی فترەیەکی زەمەنی سزا هەر دەچێشی بەڵام کە پاراستي خوا رحمي بيكردي بو خوا زور آسانا وذلك آوا پاراستني إنسان لخرابا لزيان قيامت هو هر أوا الفوز العظيم سرفرازي بختوري هر قوريا أبزا خوا دفرم إن الذين كفروا بيقمان أوانيك بباور بون ينادون بانك دكرين أوانيك بباورن دواي أوي كدخرين آقر ينادون بانك دكرين للان شوا لەلایەن مەلایکەتەکانەوە لەلایەن دەرگەوانەکانی دۆزەخەوە پێیان دەڵێن چی لەمەقت الله تووڕەی خوا ئەکبەڕ من مەقتیکم ئەنفوسەکم گەورەترە لە تووڕەی خۆتان لە خۆتان هەموو کەسێکی بێباوەڕ ها کە دەخرێتە ئاگر ڕقی لە خۆیەتی ها بۆ چونکە بیری دەکەوێتەوە کە خوا پەیامی بۆ ناردووە پێغەمبەری بۆ ناردووە تەمەنی پێداوە دەرگای تەوبەی لێ کردوتەوە وایە هەزاران دەرفەت و هەلی بۆ ڕەخساندووە بەڵام کەسەکە هەر تەوبەی نەکردووە هەر بەهشتی قبول نەبووە هەر ڕەزامەندی قبول نەبووە تاوانەکانی خۆی وەبیردێنەوە کە بە خۆی خستۆتە جەهەنەمەوە ڕقی لە خۆی دەبێتەوە ئێستاش ئەگەر دەرفەتێکی باشت بۆ ڕەخسا بێت لە دنیادا بەڵام بە خۆت بە کەم تەرخەمی خۆت دەرفەتەکەت لە قیس خۆت دابێ دوای لۆمەی چێ دەکەیت ها لۆمەی خۆت دەکەی و زۆر جار ئەگەر شتەکە زۆر چاک بێ ڕقیشت لە خۆی دەبێتەوە چۆن لەو کاتێکدا ئەو بڕیارەت داوە کە بە زەرەری خۆتەوە بووە هەموو کەسێکی کافر لەناو ئاگردا ڕقی لە خۆیەتی ها بۆیش ها لە بینی هەمیشە برادەر لەگەڵ برادەری لەعنەت لە یەکتری دەکا ژێر دەستە و سەرکردە لەعنەت لە یەکتری دەکەن بەردەوام ئەوانەی یەکتریان ناسیوە و یەکتریان تووشی تاوان و خراپە کردووە لەعنەت لە یەک دەکەن و دەگاتە ئەو ڕادێش کەسەکە بۆ خۆی لەعنەت لە خۆیکە بۆ خۆی ڕقی لە خۆی بێتەوە جا مەلایکەتەکان پێیان دەڵێن ئێوە چەندتان ڕقتان لە خۆتانە ئاگادار بن خوای گەورە لە خۆتان زیاتر ڕقی لە خۆتانە بۆ ها ئێستا هۆکارەکەی تێ ئیذ تدعونە لەبەرەوەی بانگ دەکران ئیلە الئیمانی بۆ باوەڕهێنان بەڵام فەتەکفوڕون ئێوە بێ باوەڕ دەبوون خوا چیشی بێمەیە خوای گەورە کە بانگمان دەکات بۆ تەوحید بۆ یەکتاپەرستی بۆ باوەڕهێنان لەبەر خاتری خۆمانە پێغەمبەری بۆ ناردووی کتێبی بۆ ناردووی ئەو هەموو موعجیزە و نیشانە و بەڵگانەی پیشانداوی و بەگوێی داداوی خوا چیشی بێمەیە خۆ ئێمە گەر هەموو لە دین هەڵگەڕێنەوە و کەسمان ئیمانمان بەخوا و بە قیامەت نەبێ لە خوایەتی خوا هیچ کەم ناکە و هەموو دروستکراوەکان خاتە جەهەنەمێ خوای گەورە بەشی هەمووان جەهەنەمی دروست کردووە و لە جەهەنەمدا شوێنی هەمووان دەبێتەوە خوا کە پێغەمبەری بۆ ناردووی ڕەحمەتی لەگەڵ کردووی کتێبی بۆ ناردووی ڕەحمەتی لەگەڵ کردووی هانت دەدا بۆ بەهەشت و ئیمان چاکەت لەگەڵ دەکا
لەگەڵ ئەو هەموو چاکانە تۆ چاکەکەی خوات قبول نەبووە لە بەرامبەر خوادا کافر بووی بێگومان خوای گەورە ڕقی لێت دەبێتەوە. ئین الذین کەفەڕوا بێگومان ئەوانەی کە بێ باوەڕن یونادەونە بانگ دەکرێن لەلایەن مەلایکەتەکانەوە پێیان دەگوترێت لەمەقت الله تووڕەیی خوا لێتان ئەکبەڕوو گەورەترە من مەقتیکم لە تووڕەیی خۆتان ئەنفوسەکم لە خۆتان ئیذ تودعونە ئیذ چونکە ئێوە کاتێک هەبوو بانگ دەکران ئیلە الئیمان بۆ باوەڕهێنان بەڵام فەتەکفوڕون ئێوە بێ باوەڕ دەبوون. قالوا جا دەڵێن چی؟ کافرەکانی اعتراف دەکەن دەڵێن ڕەبەنا ئەو دوعای خۆیانە ها لە خۆیان ڕەبەنا ئەی خوایە مەلایکەت نەدوعایان لێ دەکەن لەو مەشهەدەیدا نەدوعاشیان بۆ دەکەن ڕەبەنا ئەی خوایە ئەمەتەنە اثنتەینی ئێمە مران دوو جار هەر کامێکمان دوو جار مردوو بووین وایە جارێک نەبووین کەسمان خوای گەورە هێنان نەبوون وایە و جارێکیش کە تەمەنمان تەواو بوو دەمان مرێنێ و دوو مردن و ئەحیەیتەنا و ژیانت پێداین ئیثنەتەین دوو جار ئێستا جارێک لە ژیان داین وایە جارێکمان ماوە بژیینەوە جارێک ژیاوین تەمەن ئێستا مردنێکمان بەڕێ کردووە مردنێکمان ماوە توشمان بێ وایە لە ژیانێک داین وایە ژیانی دووهەمیان ماوە پێ بگەین بەزەوەی زیندوو دەبێتەوە هەردوو مردنەکەی بەڕێ کردوون هەردوو ژیانەکەشی بەڕێ کردوون بۆیە دەڵێن فاعترفنا ئەی خوا ئێستا دانمان نا بذنوبنا بە تاوانەکانمان بۆکو بە حسابی خۆیان بۆی خوای گەورە بەزەی پێیاندا بێتەوە خوای گەورە لە بەرامبەریدا سۆزی بجوڵێ بەڵام خوای گەورە سۆز و ڕەحمەتی خۆی بۆ کوێ داناوە بۆ دنیایە سۆز و ڕەحمەتی خوای گشتیە لە قیامەتێ سۆز و ڕەحمەت و میهرەبانی خوا تەنها و تەنها ئیمانداری دەگرێتەوە خوای گەورە لە بەرامبەر کەسی بێباوەڕدا ئەوەی بە کافری مرد بێ سۆز بەکار ناهێنێ لە دنیا زۆری لەگەڵ بەکار هێناوە ئەو هەموو تەمەنە کوفری کردووە خوا لەسەر کوفریش سزای نەداوە لەسەر کوفریش نەیمراندووە مەجالی پێداوە بەڵام هەر تەوبەی نەکردووە دەڵێن فەهەل ئیلا خروجین هیچ ڕێگایەک هەیە بۆ هیچ دەرچوونێک هەیە من سەبیل جا لە کوردیدا بڵێن فەهەل ئیلا خروجین من سەبیل هیچ ڕێگایەک هەیە بۆ هاتنە دەرەوەمان خروج یعنی هاتنە دەر سەبیلەکە یعنی ڕێگا فەهەل ئایا ئیلا خروجین بۆ هاتنە دەرەوە من سەبیل هیچ ڕێگایەک هەیە ئەی خوایە ڕێگایەکی کە هەیە یعنی تەمەنێک کەمان پێ بدەی هەلێکی دیکە دەرفەتێکی دیکە بەڵام لە دەرسی ڕابردوو خوای گەورە فەرمی قال اخسئوا فيها ولا تكلمون گوتیان ئەی خوایە بمانجێڕەوە بەشکم ئەو جارە چاکە بکەین خوای گەورە فەرمی اخسئوا فيها ولا تكلمون بێدەنگ و قسە نەکەن قالوا گوتیان ڕەبەنا ئەی خوای ئێمە ئەمەتەنە اثنتەین ئێمە مراند دوو جار و ئەحیەیتەنا و ئێمە ژیان ئیثنەتەینی دوو جار فاعترفنا ئێستا ئێمە ئاعترافمان کردووە دانمان ناوە بذنوبنا بە گوناهەکانمان طبعا دانان بە گوناه بۆ دنیایە یەکێکە لە مواسەفاتەکان یەکێکە لە شێوازەکانی دوعا چاکترە کە دوعات کرد ئەگە گوناهت کرد بوو یەکەم جار خۆت بە گوناهبار پیشاندەی بڵێ خوایە فڵان گوناهم کرد ئاعتراف دەکەم کەم تەرخەمم وایە تاوانبارم خراپەکارم بەڵام تاوانەکەی من خراپەکەی من لە بەرامبەر ڕەحمی تۆ و سۆزی تۆ و میرەبانی تۆ هیچ نییە وایە فەهەل ئیلا خروجین ئایا بۆ هاتنە دەرەوە من سەبیل ڕێگایەک هەیە ئەو جار خوا دەفەرمێت ذالکم ئەو سزایەتان لەبەر چییە ذالکم ئەوەی ئێوە تووشی بوون ئەوەی ئێوە بەسەرتان هاتووە ئێستا بئەنەه لەبەر ئەوەیە کە ئیذا دوعی الله کاتێک ئێوە بانگ دەکران بۆ لای خوا وەحدەه بەتەنها تابی پەرستن چتان دەکرد کەفەرتم بێ باوەڕ دەبوون کە بانگیان کردبانە بۆ ئەوەی خوا بەتەنها بپەرستن و شەریکی بۆ بڕیار نەدەن عادەتتان وا بوو لە بەرامبەر خوای تاقانەدا کوفرتان دەکرد بەڵام وەئی یوشڕەک بهی هەر کاتێک هاوبەشی بڕیار درابایە بۆ خوا یا بانگیان کردبانە تا هاوبەشی و شەریک بۆ خوا بڕیاردەن بۆی تؤمن و باوەڕتان پێدێنە لە بەرامبەر خوادا کوفرتان دەکرد لە بەرامبەر ئەوانەی دەکرانە هاوبەش و شەریکی خوای گەورە ئیماندار بوون بۆیە تەمان خوای گەورە دەتان خاتە جەهەنەم و فالحکم لله بڕیار و حکم لە قیامەتدا و تەنها بۆ خوایە خوای گەورەش العەلیی الکەبیر خوای گەورە لە هەموو شتێک بەرزتر و لە هەموو شتێک گەورەترە ذالکم ئەوەی کە بەسەر ئێوە هاتووە و ئەوەی کە تووشی ئێوە بووە بئەنەه لەبەر ئەوەیە کە ئەو کەسێک کە ئێستا لە ناو جەهەنەمدا هاوار دەکات و دەپاڕێتەوە و کەس جوابی ناداتەوە لەبەر چییە ئیذا دوعی الله کاتێک کە بانگ دەکران بۆ لای خوا وەحدەه بەتەنها کەفەرتم ئێوە بێ باوەڕ دەبوون
وإن يشرك وأجر هاو بش يعني بانك رابان بو هاو بش برياردان به بو خوا تؤمنوا باورتان دينا فالحكم لله حكم بريار أمر تنها بو خوايا كخواي قورة صفتي والعلي الكبير لها مشتك برسترو لها مشتك قورة صلى الله على سيدنا محمد